دیارە ئەمڕۆ هەواڵانی سەرکردایەتی کۆمەڵ سەردانێکی مەڵبوونی چواردەی کۆیان کرد ئەویش لە چوارچێوەی پەیوەندی گشتەکانی هەردوو حزب و دیارە ئەمڕۆ لە کایە سیاسەکەی ئەمڕۆی کە دەگوزارێ لە کوردستان وا دەخوازێت کە هەموو حزب لایەنە سیاسەکان کە تەبابین یەکڕیز بین بۆ ئەوەی کە بتوانین هەم دەستکەوتە نیشتمانیەکانمان نەتەوەیەکانمان لە عێراق دەستەبەر بکرێت و پارێزراو بێت بۆ هەمیش لەم بارودۆخە قەیرانە دارایی نەخوازراوی کە بەسەر مێژووکەمان داهاتوو کە ڕستی لە خەڵک بڕیوە بۆ ئەوەی بە هەمان شێوە کە بۆگەیشتی نیشتمانی کوردستان ئێستا هەموو هەوڵە دیپلۆماسیەکانی خۆشتە گەڕ بۆ یەکڕیزی بۆ تەبایی سەردانی مەڵبەندی یەکێتی نیشتمانی کوردستانمان کرد بە هیوا و بە ئومێدی ئەوەی کەوە پەیوەندەکانمان تند و تووتۆڵتر بکەین و پەری زیاتری پێ بدەین هەرچەندە ئێمە پەیوەندیەکانمان باش بووە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان لە کۆیە بەڵام دیارە بەهۆی سەردانیکردن و عیلاقات و یەکتر بینین و لە نزیکەوە باشتر دەتوانین پەیوەندەکانمان تند و تۆڵ بکەین کەمخۆری شاری کۆیە و خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی دەزانین